لیژنەی پلان و پرۆژە لە ئەنجومانی پارێزگای سلێمانی سەردانی شەقامی 100 مەتریان کرد و گفتوگویان لەسەر کێشەکانی بەردەم بەرەو پێشچوونی شەقامەکە و ئەو گرفتانە کرد کە ڕوبەڕووی پرۆژەکە بوونەتەوە. ببێت هیوادارین حکوومەت هەرێمی کوردستان بەجددی ئاوڕێک لەم شەقامە بداتەوە یەکێکە لە شەقامە سەرەکی و استراتیجیەکانی ڕێگابان لە سنووری پارێزگای سلێمانی کە هەم هەرێمی کوردستان و هەم عێراق و هەم کۆماری ئیسلامیە بەستێبەیەکەوە سەر ڕایەوەی کە 5 هێڵی سەرەکی هەیە کە لە ناو سنتەری سلێمانیەوە دێتەوە سەر شەقامی 100 مەتری کامیش وەکو پارێزگای سلێمانی سوودێکی زۆری دەبێت هیوادارین هەموو گرفتەکان چارەسەر بکرێ و ئێمە زۆر جار کە قساکەین بە تایبەتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەمان بنەوە بۆ ئەوەی کە دەڵێن ئەمە جیاوازی ئەکرێ لە نێوان پارێزگای سلێمانی و پارێزگاکانی ترواتە قسەکانی ئێمە بۆ ئاراستەیە بەڵام بەداخۆ ئێمە نامانەوە بگەڕێنین بۆ ئاراستەیە بەڵام لە مانگەکانی ڕابردووە لە وەزارەتی شارەوانی حکوومەت هەرێمی کوردستان گرێبەسێک واژۆ کراوە بە نزیکەی 95 ملیۆن دلار کامە بۆ تەواوکردنی بەشێکی شەقامی 150 مەتری لە هەولێر بەڵام ئەوە شەقامی 100 مەتری لە سلێمانی بینیوتانە بەچی دەردێڕۆیەوە هیوادارین چارەسەر بۆ ئەم گرفتانە بدۆزرێتەوە و ئێمە کۆنجومەنی پارێزگای سلێمانی بەردەوامە بین لە بەدواداچوونەکان و وەکاری پێویست چی بە ئەوەی کە بتوانین لە ڕێگای نووسراوەکانی خۆمانەوە ئاراسی لایەنە پەیوەندیدارەکانەکەین بۆ تەواوکردنی ئەم پرۆژەیە. لیژنەی پرۆژە و پلان لە سەردانیان بۆ پرۆژەکە و کۆبوونەوە لەگەڵ لێپرسراوانی پرۆژەکە لە کۆبوونەوەکەدا باز لەوە کراوە قسە لەگەڵ وەزارەتی شارەوانی و حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان بکرێت تا ئاستەنکانی بەردەم پرۆژەکە لا ببرێن. هۆکاری ڕاگرتنەکەشی ئەوەتانێک کە حکوومەت ناتوانێت تەمویلی پرۆژەکە بکات پارە و بوجە بۆ پرۆژەکە تەواوکردنی پرۆژەکە دابین بکات ئێمە ئەمڕۆ لەگەڵ ستافی حکومی و کەرتی تایبەت کۆبووینەوە تایبەت بە کێش و گرفتەکانی شەقامی 100 مەتری بە تێر و تەسەلی باسی ئەومان کرد کە راپۆرتێک ئاراستی لیژنەکەمان بکەن و ئاراستی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بکەن نیزبەی ئینجازی پرۆژەکە چەندێکە و تا ئێستا لە سەدا چەندی پرۆژەکە تەواو کراوە بوجەکەی تا ئێستا چەندیان سەرف کردەوە حکوومەت چەندێکیان بۆ سەرف ماوێتی کە سەرفی بکات بۆ شێوەیە هەمووی بکەن بە راپۆرتێک بیدەن ئێمە هەتا ئێمە ژووک ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەڵمەتێک دەست پێ بکەین فشارێک دەست پێ بکەین هەم لە جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ وەزارەت و تەنانەت بۆ بانکی هەرێمیش ناوەندی هەرێم لە سنووری پارێزگای سلێمانی هەوڵێک چڕ بکەینەوە بۆ ئەوەی کە تەمویلی پرۆژەکە بکرێت چونکە لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان نیازی ئەوەی هەیە دەنگۆیەک ئەوە بڵاو بووتەوە کە تەکمیلەکردن و تەواوکردنی موچەی فەرمانبەران لە داهاتە نەوتیەکان چۆنە لە تەکمیلە بکات ئەگەر داهاتی ناوخۆ بمێنێتەوە ئێمە پێویستمان بەوە هەیە هەوڵێک دەست پێ بکەین کە ئەو داهاتی ناوخۆیە لە سەرجەم پرۆژەکان لە قەزا و ناحیەکان لە سنتەری شاریش پرۆژەکان دەست پێ بکرێتەوە بە تایبەتی پرۆژە خزمەتگوزارەکان کە ئاستی چۆن لە خزمەتگوزاری هاوڵاتیان لە دۆخێکی زۆر نەسەقامگیردایە. ماوەی پرۆژەکە 3 ساڵە و تا ئێستا تەنها سەدا 40 پرۆژەکە تەواو کرا و تەنها ساڵێکیش ماوە وادەی کۆتایی پرۆژەکە بێت. کۆمپانیای جێبەجێکاریش تا ئێستا 2 جار بەهۆی تەرخانەکردنی پارەوە هەڕەشەی ڕاگرتنی کارەکانی کردووە لە ئێستاشدا بە هەمان پاساوەوە زۆربەی کارەکانی وەستاوە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.